دوایی نزیکەی 2 ساڵ لە دەرچوونی بڕیاری هاوکاری مامۆستایانی خوێندنی کوردی لە بودجەی پترۆدۆلار تا ئێستا تەنها 4 جار ئەو هاوکاریە دابەش کراوە لە دوای 16 ئۆکتۆبەریش هاوکاریەکە بە یەکجاری بڕاوە. هەر بۆیە مامۆستایان داوا دەکەن بڕیارەکەی ئەنجومەن پشتگوێ نەخرێت و ئەو بڕا هاوکاریە بەردەوام بێت. ئێمە هەمیشە فشارمان خستۆتە سەر ئیدارەی کەرکووک بۆ سەرفکردنی ئەو بڕەپارەی پترۆدۆلار، بەڵام بەداخەوە تا ئێستا ئیدارەی کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەمولایەکە زانن کە ئیدارەیەکی سەربەنەتەوەیەکی تایبەتە، بۆیە ئەوە نەجۆ بە فشارەکانی ئێمە نادەن. ئێمەش بەردەوامە بی لەسەر فشارەکانمان تا ئەو کاتەی ئەو بڕەپارەیە سەرفەکرێ، چونکە ئەوە بڕیارە لە ئەنجومەنی پارێزای کەرکووکەوە بڕیارە دراوە، بۆیە ئەو بڕیارە هەتا ئێستا بەردەوامی هەیە. لە مانگی کانونی دووەمی ساڵی 2016 لە ژێر فشاری مامۆستایانی ناڕازی و یەکێتی مامۆستایان ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاریدا لە بودجەی پترۆدۆلاری کەرکووک مانگانە بڕی 150,000 بۆ مامۆستایان و 100,000 بۆ فەرمانبەرانی بەشی خوێندنی کوردی سەرف بکرێت. ئەندامێکی سکرتارەتی یەکێتی مامۆستایان دەڵێت لە بەدوادا چوونەکانمان بۆ سەرفکردنی ئەو هاوکاریە بۆ مامۆستایانی خوێندنی کوردی بەردەوام دەبین و هەڵوێستیشمان دەبێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بڕیارەکەی ئەنجومەن بەجێگیر دەزانێت تا ئەو کاتەی ئەنجومەن خۆی هەڵی دەوەشێنێتەوە. نەبوونی بودجەی نەوتی کەرکووک و ئیدارەی شارەکەش بە هۆکار دەزانێت لە سەرف نەکردنی ئەو بڕەپارەیەدا. بە بڕیاری ئەنجومەنی مەحافەزە بڕیاری ئەوەدا کە هەر مامۆسایە 150,000 و فەرمانبەرانیش 100,000 دیناری پێ بدرێ کە زیاتر لە ملیارێک دیناری عێراقی ئەکرد مانگانە. ئەوە بوو هەتاکو ئێستا 4 مانگ بە مامۆسایان و فەرمانبەران دراوە، بەداخەوە کە ئەو کاتەش تاخیر ئەکرا چەند مانگ جارێکە درا، بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەوە هەر بە یەکجاری بڕاوە. هیچ بیانوویەکی یاسایی نییە، بەڵکو بە بیانووی ئەوەی کە پترۆدۆلارەکە ئێستا نایەت کە مانگانە 10 ملیۆن دۆلار لە هەرێمەوە ئەهات، لەو 10 ملیۆنە ملیۆنێک بۆ مەسایلی مامۆستایان و فەرمانبەران بوو. بۆیە ئێمە بە دوواداچوونی خۆمانەکەین بەردەوامین و دەبێ ئەنجومەنی پارێزگاش بە تایبەتی لستی برایەتی دەبێ بێتە سەرخەت، دەبێ ئەو مافەی مامۆسایان بگەڕێنێتەوە، چونکە مامۆسایانی هەرێمی کوردستان کە لە کەرکووک گەڕاوەتنەوە هەتاکو ئێستا لە هەموو ئیمتیازاتەکانی حکوومەتی بەغا بێبەشن تایبەت سلفەی عەقارە زەویە. سەبارەت بۆ بڕیاری کە ئەنجومەن دای بۆ هاوکاریکردنی ئەو مامۆستایە بوو کە سەر میلایشی هەرێمی کوردستان و نموچەکانیان پاشکەوت کرا کە هەردێ مامۆستا کەمتر لە ڕۆبعی وەرئەگرت کە بارگوزەرانی لە کەرکووکە زۆر خراپبوو و لە هەمان کاتە لەگەڵ مامۆستایەکە داوامەکە لە قوتابخانە لە موچەی لە بەغدایە کە موچەکەی تەواو وەرئەگرێ و بەڵام ڕۆژانەش وەکو ئەو داوامەکە. هەستا ئەنجومەنەوە بڕیارەیدا کە بەشێک لە داهاتی پترۆدۆلار بۆ کەرکووک تەرخان بکرێت بۆ ئەو مامۆستانە وەکو هاوکارێک دابەش بکرێت بەسەرەوە. ئەمە بڕیارێکی ئەنجومەنە و هەر ساری مەفعولەوە تا کاری پێ دەکرێت، چونکە بڕیاری ئەنجومەن ئەبێ بە بڕیارێکی کە هەڵوەشێنرێتەوە و ئێستاش ئەنجومەن هیچ ئەو بڕیاری هەڵنەوەشاوەتەوە، بەڵام کەم تەرخەمەکە لە ئیداری کەرکووکایە و لە نەبوونی بودجەی پترۆدۆلاری شایە. پاشەکەوتی نایاسایی موچەی فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمەوە ناڕەزایی خۆپشاندانی مامۆستایانی بەدوای خۆی داهێنا لە کەرکووکیش جیا لە شارەکانی هەرێم با ڕەچاوکردنی دۆخی شارەکە. مامۆستایانی ناڕازی بە پێتانی ئەو بڕا پارەیە قایل بوون و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان نەکرد، بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەر و پەککەوتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە ئەو بڕا هاوکاریە بڕاوە و مامۆستایانی خوێندنی کوردیش نازانن هانا بۆ کێبەرن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.